ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕە تۆفیقم لە قێمشەوی پانۆراما پێتان گەشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر پاڵپشتی سیاسی بۆ تێپەڕاندنی پشکی هەرێمی کوردستان لە پرۆژە یاسای بودجەی عێراقدا. لە ئەمڕۆدا لە ئەنجومەنی نوێنەران پرۆژە یاسای بودجەی عێراق خوێندنەوەی دووەمی بۆ کرا دوایەوەی کە لە هەفتەی ڕابردوو خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە. کۆبوونەوەکەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان بە پەرلەمانی عێراق بە کراوی هەڵراوەتەوە بۆی کە گفتوگۆکان بەردەوام بێت لەسەر پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 عێراق. پرۆژە یاسای بودجەی عێراق بۆ ساڵی 2021 زیاد لە 168 تریلیۆن دینارە. لە پرۆژە یاساکەدا کورتێنانێکی زۆری شەیە کە بە سەر و 70 تریلیۆن دینار دەخەمڵێنرێت. بەڵام لە ماوەکانی ڕابردوودا کە حکوومەتی عێراق لە پرۆژە یاساکەشدا نرخی دۆلاری بەرز کردەوە لە ئاستی دینار تا ڕادەیەک وەکو دەوترێت توانراوە کورتێنان کەم بکرێتەوە. لەم پرۆژە یاسایەدا لە مادەکانی 10 و 11 پشکی هەرێمی کوردستان بە 12.67 دیاری کراوە دوایەوەی کە لە ماوەی ڕابردووشدا پێشەوەی کە پرۆژە یاسای بودجە لە ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە ڕەوانەی پەرلەمان بکرێت وەفدی دانووسانکاری هەرێم بە سەرۆکاتی کاقوبات کە لە بەغدا بوون توانیان بگەنە ڕێکەوتن لەسەر پشکی هەرێم لەگەڵ بەغدا لە پرۆژە یاساکەدا جێی کرایەوە بە 12.67. پابندیەکانی هەرێمی کوردستان لە پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 عێراق زیاد لە تەسلیمکردنی 250,000 بەرمیل نەوتی ڕۆژانەوە لەگەڵ نیوەی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستانە. لەمە هەرێمی کوردستان هیچ لاریشی نییە و ئامادەی ڕێکەوتنیشە و ئامادەی جێبەجێکردنی پابندەکانی خۆیەتی ئەگەر پرۆژە یاسای بودجەی عێراق لە پەرلەمانی عێراق تێپەڕێنرێت و ئەو کات پشکی هەرێمیش وەک خۆی بگاتە هەرێمی کوردستان. ئەوەی کە گرنگە لە ئێستادا کە قسەی لەسەرەکرێت دروستکردنی پاڵپشتێکی سیاسیە بۆ تێپەڕاندنی پرۆژە یاسای بودجەی عێراق لە نێو فراکسیۆنەکانی ئەنجومەنی نوێنەران بە دیاریکراوی فراکسیۆنە شیعەکان کورد چۆن دەتوانێت ئەم پەیوەندی سیاسیە ڕێک بخاتەوە و کاریگەری دروست بکات لەسەر لایەنە شیعەکان بۆەوەی کە ئەوانیش هاوڕابن بەشی هەرێمی کوردستان لە بودجەی عێراق بۆ ساڵی 2021 بەبێ کێشە و دەستکاری تێپەڕێنرێت. لە ڕابردوو وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستانی شووە بەغدا و گفتوگوی چڕوپڕی کرد لەو بارەیەوە و تا ڕادەیەک زەمینەسازی لەبار بوو بۆ ئەمە. لە ئێستاشدا وەفدێکی پارتی دیموکراتی کوردستان لە بەغدایە بۆ هەمان مەبەست. بەڵام تا چەند گرنگە ئەم وەفدانە بە یەکگرتووی بچنە بەغدا و لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراق بە دیاریکراوی لایەنە شیعەکان گفتوگۆ بکەن و ئەوان ڕازی بکەن کە پشکی هەرێمی کوردستان گیر و گرفتی بۆ دروست نەکەن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئەم شەو گفتوگۆکین لەسەرم تەوەرانە و کۆمەڵی بابەتی دیکە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم بەڕێز دکتۆر تا محەممەد ئەمین ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە بەغدا و لەگەڵمانە سوپاس دەکەین دکتۆر. هەروەها بەڕێز محمود خۆشناو چاودێری سیاسی کە جەنابیشیان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بن. سەرەتا چمەلای دکتۆر تا محەممەد ئەمین ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لە بەغدا لەگەڵمانە. دکتۆر سڵاوت دەبێت ئەمڕۆ خوێنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 عێراق کرا. بەگشتی ئەتوانین بڵین لە ئێستادا خوێندنەوەکان گەیشتۆتە چ ئاستێک؟ زۆر سپاس کاک هاوڕێ بۆ دەرفەتە. هەڵبەت ئەمڕۆ تەقریری بڵێن ژنەیمان لێ خوێندرایەوە کە لەسەر بودجە بڵێن تەفاسیلیان نووسی بوو چەند بڕگە و مادەیە کۆمانە. هەڵبەت ئەمە ئەوەی کە هەیە زیاتر ئەوەی کە لەو معلوماتانی کە لە ناو بودجەی عامی عێراقیە نووسرا بوو بە تەفاسیل بڵێن دانراوەتەوە و سێکتەرەکان جیا کراونەتەوە کە چەندێک سێکتەرەکان دابەشەکرێ ئەو بڕەپارەی کە دانراوە چۆن دابەشەکرێ بەسەر سێکتەرەکانە و ئەوەی کە پەیداریشە بە هەرێمەوە هەڵبەت بە هەمان شێوە ئاماژەی داوە بە پڕگەی و جەنابیشت باسی کردەوە یانزە کە تەفاسیلی تیا هێرێمە لە بەرامبەر پابندەکانی لە بەرامبەر حکوومەتی عێراقیە چۆن دەبێت و لە پای ئەو پابندێش چەند حسەی خۆی وەرەگرێت. ئەمانە هەمووی تەفاسیل و هەمووی ئەرقامن کاک با بڵێن کاک هاوڕێ. تەفاسیل و ئەرقام ڕەنگە لە ساڵانی ڕابردوو ئەم شتانە هەمووی دووبارە بووەتەوە بەڵام نەتیجەکەی هەر ئەوە بوو کە کێشەکان هەبەردەوام بوو یعنی تا ئێستا کێشەکان حل نەکراوە لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا و تا ئێستاش ڕاستە حکوومەتی هەرێم پابندەکانی خۆی دووبات کردوتەوە بۆی کە نەو تەسلیمی بەڵام تا ئێستا ئیجراتەکان دەستی پێ نەکردو ئایا چۆن ئەبێت لیجانەکان دەست پێ نەکراوە و کۆمەڵێک بڵێن تەوقیتاتی تایە کە تۆ ئەو لیجانانەی کە دروستەکرێت لە بەعزێ مەسائلە کە پەیوەندی بە بودجەوە هەیە پەیوەندی بە قەرزانەوە هەیە کە حکوومەتی هەرێم
لە سەرەتی مثلەن 26 ملیارە نازم 30 ملیارە ئەمانە هەمووی ئەرقامن یعنی ئەرقامی زۆر با بڵێن ئاسانی ژنین لەبەرەوە پێویستی بۆ هەیە کە لە قانونەکەشە دیاری کراوە کە لیجانی هەردوو لە تەشکیل بکرێ و لەسەر ئەساسی تەقاریری ئەو لیجانانە کە لە ئەویش تهدیدی کردووە کە لە 30 ڕۆژە ئەبێ تەقریری خوانی بڵێن تەقدیمکەنەوە لە ماوەی دوایەوە فترێکی تریان ئێنێ بۆی کە چۆن ئیجراتەکان جێبەجەکرامانە هەمووی مەسائلی زۆر وردەکارین لە کەلەپای ئەوە نازاندرێ ئایا حکوومەتی هەرێم چۆن هەنگاوەکانی ناوە بەڵێ زۆر باشە دکتۆر لەگەڵم بێنەوە دواتر دێمەوە خزمەت جەنابەت بۆ کۆمەڵێک پرسیاری دیکە هەر پەیوەست بە پشکی هەرێمی کوردستان لە بودجەکەدا کاک محمود خۆشناو چاودێری سیاسی کە لە سەدۆکانمان لە شاری ئەولێ لەگەڵمانی دووبارە ستاو دەبێت یعنی لە ئێستادا وەکو دکتۆر تا ئاماژەی پێدا لە پەرلەمانی عێراق پرۆژە یاسای بودجەی 2021 خوێندنەوەی بۆ دەکرێت و ئەوەی کە هەیە جارێ ینی خاڵ بە خاڵ خوێندنەوە بۆ مادانە دەکرێت کە لە پرۆژە یاساکەدا هەیە بەڵام ئێوە کە گرنگە گفتوگوی لەسەر بکەین ینی چۆنێتی دروستکردنی پاڵپشتێکی سیاسیە بۆ تێپەڕاندی پشکی هەرێمی کوردستان لە بودجەکەدا کە تاوەکۆم ساتێمە گفتوگۆکەین ڕاستە پشکەکە دیاری کراوە بەڵام پاڵپشتە سیاسیەکە بەڕوونی و بە یەکگرتووی لە نێو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بەدی ناکرێت. وەکو چاودێرێکی سیاسی پێویستە هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بەم ئاراستەیە چۆن بێت کە بتوانن پاڵپشتیشی بەهێز دروست بکەن بۆ تێپەڕاندی پشکی هەرێم لە بودجەی 2020 عێراقدا. سڵاوت لێبێ کاک هاوڕێ و لە بینەرانی کورسات بەتاکید بەر لەوەی بچینە ناوەڕۆژی مادەی 11 کە لە دەرەنجامی لێکتێگەیشتنی وەفدی دانوستانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی لە ماوەی ڕابردوو پاڵپشت طبعاً پاڵپشت بە کۆمەڵێک بابەتی ڕابردوو لەگەڵەوانە یاسای 2019 لە هەمان کاتیش ئەو دوورکەوتنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی لە ئەنجامی لا دەرئەنجامی بەرهێمنانی نەفت لە هەرێمی کوردستان 2000 فرۆشتنەکە هەموو ئەو بابەتانە بەلایەکەوە پێویستە باس لە بارودۆخی سیاسی عێراق بکەین سیستەمی سیاسی عێراق بە چ ئاراستەیەک دەدەڕەوە ئەو هێزولانە سیاسیانەی کە لە عێراقەوە بە تایبەت لە دوای حادثەی مەسار لە سەرەتای یەنایەری 2020 گۆڕینی شێوازی مامەڵەکردن لەگەڵ هەرێمی کوردستان لە هەمان کات ینی نەمانی ئەو هاوسەنجە سیاسی کە لە عێراقدا هەبوو نەبوونی هێزێکی کۆکەرەوە لە عێراق کە بتوانێت سەرتاپای هێزە لایەنە سیاسەکانی عێراق کۆکاتەوە سەرڕای ناکۆچی ئەو هێزانە سیاسیانە ئێستا وەکو باسم کرد بە تایبەت لە دوای حادثەی مەتار ئەو هێزولانە سیاسیان بە ئەرستی ئێوە دادەڕۆن و پێم وایە لە شاندی هەرێمی کوردستانی درچی بەوە کرد لە ئەنجامی کۆبوونەوەکانی لەگەڵ هێزولانە سیاسی عێراقیەکان لە هەمان کاتیش بیرمان لەوە نەچێ سەرڕای ئەو ناکۆچیانە و سەرڕای ئەو ویستە نوێیەی هێزی سیاسی بەشێک لە هێزە سیاسەکانی عێراق بەرامبەر بە هەرێمی کوردستان بە بیانووی نەوت بە بیانووی وەدەرنان و فرۆشتنی نەوت بە بیانووی حەوانەوەی تیرۆریزم بەنوانی هاوکاری تیرۆریزم بە بیانووی ئەو هێزانی کە لە ناوچەی ناکۆک مادە 40 بوون و بگەڕێنەوە سنتەری متابعە لەو شوێنان دروست بکەن یعنی کۆمەڵێک فاکتەر کە بوونەتە لەمپەر لە بەردەم گەیشتن بە ڕێککەوتن لە نێوان هەرێم و بەغدا وێڕای ئەوە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئەوانەی کە بیریان لەوە دەکردەوە کە ببنە هۆ بەرامبەر بەردەم ڕێککەوتنی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان پابند بوو بە تایبەت لە بابەتی دارایی وزە خۆ ئەوان ناڵێن بابەتی سیاسی باز ناکەن بەڵام بابەتی وزە و دارایی بازەکەن بەڵام ئەسڵی کێشەکە کێشەی سیاسیە لە نێوان هێزولانە سیاسیانە بە تایبەت وەکو باسم کرد لە سەرەتای یانواری 2020 لایەنشتری ئەو ناکۆچیانەی کە لەگەڵ هەرێمی کوردستان هەیە خودی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە ئەو هێزولانە سیاسیانی عێراق بە تایبەتی هێزولانە سیاسی شیعەکانی عێراق ناکۆکن لەگەڵ ویستی و خواستی سەرۆک ئەنجومەنی وەزیران پەیوەندی بە کۆمەڵێک فاکتەری دەرەچیەوە هەیە پەیوەندی بە سیاسەتی ئەمریکاوە هەیە پەیوەندی بە خودی سیاسەتی سەرۆک کازمیەوە هەیە کە چۆن دەتوانێت ڕفتارەکانی کازمی بەرامبەر بە ویست و خواستی هێزلانە سیاسەکان بە تایبەت و دەرهێنانی هێزە بیانیەکان لە عێراق وەکو ناکۆچیە کاریگەری بۆ سەر هەرێمی کوردستان هەیە سنە بەش دەرێنەکرد بەڵێ هەموو ئەو بابەتانی باسم کردن کورد لەناو ئەو معادلە سیاسیەتدا نەبوو بە تایبەت لەو کۆبوونەوەی ئەنجومەنی عێراق کورد بەشداری نەکرد
کە لەوێوە پێم وایە من پێم وایە لەوێوە ناکۆچەکان دەستیان پێکرد و ئاراستەکەیان بەرەو بەهێزتردا ڕۆشتن یعنی ئحرازکردنی سەرۆک ئەنجومەنی وەزیران و تۆمەتبارکردنی عادل عەبدولمەدی پێش کاظمی بەوەی کە نزیکە لە کورد خواستەکانی کورد جێبەجێ دەکات وێڕای ئەوەی کە کورد پابەت نابی بە قسەی ئەوانەوە ڕاستە ینی ئەوانە هەمووی بەردەست بوون لە بەردەم ئەو هێزولانە سیاسەکان کە بتوانن بەکاری بینەوە بەرامبەر بە هەرێمی کوردستان ئێستا لە بودجەی 2021 عفوان لە هەمان کاتیش هەتا یاسای قەرز بۆ پڕکردنەوەی کورتینانی ئەوە کە لە مانجی 11 تێپێنڕە لە ئەنجومەنی وەزیرانی عێراق هەموو ئەوانە ئاماژەن بەوەی کە هێزولانە سیاسەکانی عێراق خواستی ئەویان هەیە هەرێمی کوردستان تەحجیم کەن هەرێمی کوردستان بەو ویست و خواستی کە ئێمە لە هەرێمی کوردستان دەمانەوێت وێڕای ئەوەی کە ئێستا دێمە سەری کە کێشە و ناکۆچەکانی ناو هەرێمی کوردستان سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان ئەمن پێم وایە سیستەمەکی نیمچە سەقامگیرە ئێمە پێویستە پشتبەستن بەو فاکتۆرانەی کە باسم کردن لە عێراق ئەو ویستانەی کە لە ناو هێز و سیاسەکانی عێراق هەن بەرامبەر بە هەرێمی کوردستان پێویستە خواستێک لە ناو هەرێمی کوردستان دروست بێ لە ناو هەرێمی کوردستان کۆدەنجی سیاسی دروست بن ئەو ناکۆچە سیاسیانەی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەو خواستە هەیە ئەو کۆدەنجی ئەبینین کاک محمود شفافیت نەخێر ئێستا وەکو باسم کرد سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان سیستەمەکی نیمچە سەقامگیرە هێزولانە سیاسەکانی هەرێمی کوردستان ناکۆکن و پێیان وایە دۆسیەی نەوت دۆسیەی دارایی لە هەرێمی کوردستان شەفاف نییە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوەکانی خێراتر بکە و پێویستە بەردەوەی حکوومەت و پەرلەمانی هەرێمی کوردستان هەنگاوەکانی خێراتر بکەن پێویستە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بە تایبەت سێلایەنە پێکەنەرەکەی حکوومەت و پەرلەمانی هەرێمی کوردستان لەگەڵ هێزلانەکانی ئۆپۆزیسیۆنیش ئەوان بگەنە پەیپەرەشی نیشتیمانی بگەنە کاغەزەشی نیشتیمانی لەوەی بتوانن کۆدەنجی هەرێمی کوردستان بەلایانی کەم ئەو تەحەدیاتیانەی کە ڕوبەڕووی دەبێتەوە ئەوەی کۆی باسم کرد لە عێراق خواستەکە هەیە بەرەو کە هەرێمی کوردستان و شاندی هەرێمی کوردستانی درچی بەوە کرد یعنی لە بەغدا درچیان بەوە کرد کە ئەو خواستە بەو ئاراستەیەدا دەڕوە بەڵام بیانووی سەرەکی ئەوان دۆسیەی دارایی وزەیە ئێمە ئەگە بتوانین لە دۆسیەی دارایی وزەش لە ناو هەرێمی کوردستان شەفاف بین لە هەمان کاتیش لەگەڵ حکوومەتی عێراق بگەینە ڕێککەوتنێک لەسەر ئەساسی دەستور حکوومەتی عێراق دەیەوێت دەست بەسەر دۆسیەوە دابگرێریم ئەوڕۆ کاظم سەیادی کە ئەندامی پەرلەمانی عێراق پێشتر یوسف کلابی کە ئەندامی پەرلەمانی عێراق بوو هەموو برادران و متابعەکان دەزانن کە ئەو بەو ئارەستەیەدا دەڕوە شتێکی ئەلان کردی بە ناوی عەقدی شەرەف ئەو لە بڵاوی کردوەوە و لۆبیشی دروست کردووە ناو ئەنجومەنی عێراق بەو ئارەستەیدا کە هەرێمی کوردستان لە قاڵب بدەن لە ملەفی دارایی و لە ملەفی وزە ڕاستە ئەندام پەرلەمانەکانی ئێمە لە بەغدا هەوڵی زۆریان داوە دەستخۆشیە بە هەموو لایەنەکانەوە هەوڵی زۆریان دابەوە کە ئەو ئارەستەیەدا ڕابگرن زۆر باشە کاک محمود دێمە خزمەت جەنابەت بۆ کۆمەڵێک تەوەری گرنگتر پەیوەست بە هەرێمی کوردستان و ناوخۆی هەرێمی کوردستان بەڵام بە ئێستا لەگەڵ دکتۆر ئەوە بپرسم دکتۆر ینی ئەزانین وەکو کاک محمودی ژاماژەی پێدا ڕەوشی بەغدا ینی لە نێو لایەنە سیاسیەکان و خودی لایەنە سیاسیەکان لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق مستەفا کاظمی ینی ناکۆچیان زۆرە و ناکۆچیەکانیش ئەبینین لە سیاسەتی ڕۆژانەی ینی هەم لایەنە سیاسیەکان لە ناو خودی خۆیاندا هەم سیاسەتی حکوومەتی ژەگەڵ لایەنە سیاسەکان ڕەنگی داوەتەوە بەڵام دوجار کە دێتە سەر هەرێمی کوردستان و پشکی هەرێمی کوردستان دەبینی هەموو لایەنە سیاسیەکانی عێراق بە سونە و شیعەوە یعنی ئەوان یەکگرتوون و کۆدەنگن بەرامبەر بەوەی کە دەبێت هەرێمی کوردستان وەکو کاک محمود دەڵێت لە قاڵب بدرێت ئێستا ئەو زمینە سازیە هەیە لە نێو ئەنجومەنی نوێنەران کەیەوە لەوێن و گفتوگۆکان ئەبینن و لایەنە سیاسی شیعەکان بە دیاریکراوە ئەبینن فراکسیۆنەکانیان ئەبینن تا چەند لە ئێسادا ئەوان یعنی ئەتوانین بڵین کرانەوەیشیان هەیە بەڕووی هەرێمی کوردستانە بۆی کە بتوانن نەرمتر بن لەگەڵ هەرێمی کوردستان لە ڕووی دارایی و پشکی هەرێمی کوردستان لە بوجە دکتۆر تا کاک هاوڕێ مەسەلەکە لێرە ئەوە نییە کە هەرچی شیعە و هەرچی سونەیە لە بەرەیەکە خۆی مەڵاز دابێت لە دژی هەرێمی کوردستان و بە دوای بیانوەیە کە گەڕێن بۆی هەرێمی کوردستان لە ناوبەرن و خەتەریادێکی زۆر گەورە لەسەر هەرێمی کوردستان هەیە من قەناعەتم نییە مەسەلەی بەو نوعە تەرجەمە کرێت وابزانمەکەوینە غەڵەتێکی زۆر گەورە باشە ئەی ڕاستێکی لێرە مەلملانەی سیاسیە تا ئێستا کاک هاوڕێ مەسەلەکە لێرە ئەوەیە تۆ تا ئێستا پێ پابند نەبووی بە شەراکەتی حەقیقی لەگەڵ عێراقا تۆ نەتوانیوە بیانوەکانیان ببڕی تۆ نەتوانیوە بەشداربی لایەنی کەم بە شێوەیەکی شکلیش بێت بەشداربی لە کۆکردنەوەی داهاتە لە کۆمەڵی مەسائلی تر کە پەیوەندی بە دۆسینەوەتە کە زۆر زۆرمان باس کردووە تەسەوڕەکەم لە زۆر حەقلا بڵێن لەگەڵ جەنابتەکە دانیشتوین باسی ئەو مۆزوعانەمان کردووە گەڕاوینە لەسەر ئەو بڵێ مەسەلەی مەلەفی نەوتە کۆمەڵێ داهاتی غێری نەوتی ئەمانە هەمووی مەوزوعە لەبەرەوە کاتێک یەکێک لە
ئەندام پەرلەمانە شیعەکان نیەن هەڵبەت یعنی بۆ ڕازیکردنی شەقامی خۆی یەت قسە ئەکات بەڵام شەرت نییە ئەم قسانە تعبیر بێت لە بڵێن بۆ چوونی ڕسمی هێزە شیعی و سونیەکان ئێمە علاقاتی باشیشمان هەیە و بەڕێز شێخ لاور سەردانی ئێرەی کردووە و پێشوازی لە کراوە لە ناو هەموو هێزە سونی و شیعەکانیشە و قسەیەکی واژ نەکراوە کە بەڕاستی لە زڵی هەرێمی کوردستان بێ و تەختی دانرا بێت و پلانێکی زۆر گەورە لەسەر ئێمە هات بێ ئێمە ئەگەر توانی بێت بمانتوانێت پێشتر کە علاقاتێکی دروستکەین و بڵێن مەفهومەکەمان وا تەرجەمە بکردایە کە بەشێکی لە عێراق و کۆمەڵی مەسائل بەسەر خۆمانە نەهێنا بڕواناکەم ئێستاێکی وەکو کازم سایادی بێژە هەر کەسێکی تر بێت کاتیانی دکتۆر دیمەنەکان لە چاوی ئێوە کە لە بەغدادن و لە نێو ڕووداوەکان کەواتە زۆر جیاوازیانی مزایداتی سیاسی وتەیشید ئێمە لە ناو وەزعەکانەوە تۆزەکە بێ ئێمە تەواو بین ینی هەمووی خۆ ڕەنگە ئەوەی کە بۆ ئێمە مەقبولە خۆ بۆ ئەوانیش مەقبولە ئەوەی بۆ ئێمە لەسەر قسە لەسەر وەرەقا ئەنووسرێتەوە خۆ بۆ ئەوانیش بە هەمان شێوە لەبەرەوە لەم هەفتەیە و چەند ڕۆژێنەوە پێش و هادی عامیلی سەردانی یەکی لە شارەکانی خواری عێراقڕەوە بە تاکە نەعل و بە پێڵاو ڕاویان ناوەی یاخود بڵێن هجومیان کردو سەر لەبەرەوە ئەگە تو بێتە سەر حەقەتێک شاری عێراقی شارعێک نییە کە بڵێن یەک و دوان بێت شارعێکە کە هەموو هێزە سیاسەکان هەوڵیان کە تەوازونی خوانی ببرە تەوازونی خوانی تیان ڕابگرن و محاولەکەن کە مەسەلەن ڕێی ئەوانیش بەلای خوانە ڕاکێشن بەس شەرتیش نییە ئەمە واقعێک بێت کە بەڕاستی لە ئەجەندا و لە پلان و لە استراتیژی ئەوانە بێت کە دژی هەرێمی کوردستان بە هەرێمی کوردستان هەڵۆشێنەوە هەرێمی کوردستان هەرێمێکی فیدرالی قانونی دەستوریە بڕاوەتەوە ئەم مەسەلەیە ئەوەی کەماوەتەوە تەفاسیلەکەی ئێمە چۆن جێبەجێ بکەین تەفاسیلەکەی ئەوەیە کە بەپێی دەستور بەپێی قانون ئێمە بەشدار بین لە هەموو ئەو مەسالانێک کە پەیوەندی بە لایەنی دارایی و بەلایەنی ئابووری و بەلایەنی سیاسی و کۆمەڵی مەسائلی تری هەیە بۆ زۆربەی لایەنەکانیش پەیوەندیکی باشیان هەیە لەگەڵ هێز و هێزە سیاسی عێراقەکان بە سونە و شیعەکانیشەوە بە هەموو پێکاتەکانی تریشەوە لەبەرەوە ئێمە ئەوەی کە ئێستا بەلامەنەوە گرنگە بەڕاستی هەم بە نیسبەت خۆشمانەوە زۆربەی لایەنەکان کە با بڵێن کوت لە کوردستانەکان ئەوەیە کە هاودەنگ بین لەسەر ئەوەی کە ئێمە چۆن بتوانین ئەم فەقەراتانی کە لە نەموازنەکە هەیە بەو شێوازەی کە دانراوە و بەو شێوازەی کە لە مەسلحەتی هەرێمی کوردستانی مە هەوڵی بۆ بین ئەستا ئەمە هەدەفە سەرێکی باشە دکتۆر هیچ نیەتێکە بینن لەلایەن ینی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران بۆ دەستکاریکردنی پشکی هەرێم بە دیاریکراوی هیچ شتێکەیە شتێکی واتان درک پێکرد ئەمە مناقەشاتە کاک هاوڕێ ئەمە مناقەشاتە چۆن من باسی حەقی خۆم بکەم ئێمە بەڕاستی بێ مەفهومە تێ بگەین هەر من لە ساحەکەیان نیم مەسیحیشی تایە سابی ئەشی تایە شیعەیە سوننەیە شەبەکە یەزیدی ئەمانە هەمووی کاکە هەمووی پێکاتی هێز و لایەنە سیاسی عێراقیەکانن و کۆمەڵگەی عێراقین وە لەسەر و هەمووشیان با بڵێن خۆشمان کە کوردین لەبەرەوە کاتێکی ئێمە شەڕ بۆ مانەوەی بەشی خۆمەکەم هەڵبەت شیعەش ئەڵێ کاکە منیش ئەمەوێت بەشەکەی خۆم بکو خۆی بمێنێتەوە سوننەش ئەبێت بەڵام چۆن ئێمە یاریەکە گەمە سیاسەکە بەرینەوە ئەمە مهمە گرنگە چۆن ئێمە بتوانین قەناعەت بە شیعەش بکەین کە یا قەناعەت بە سوننە بکەین قەناعەت بە کەسێکی با بڵێن پێکاتەکانی تر بکەین لە هەموو پێکاتێک لە شەبەکە لە مەسیحیە لە هەموو پێکاتەکانی تر چۆن ئێمە بتوانین ئەم گەمە سیاسیە لە مەسلحەتی خۆمان لە مەسلحەتی هەرێمی کوردستان بشکێنین وتاری ناسیۆنالیزمی وتاری قەومی لە مەسلحەتی ئەمەیانێ بەڵام ئێمە بە شێکی لە عێراق کۆتایی هاتووە ئەوانش کێشیان نێمە کوردین و قسە ئەکەین و وە لە ناویانیانین و باسی حەق و مافەکانی خۆمانەکەین و لەبەرەوە کاتێک هێتە سەر مەسەلە قانونێکی کە لە پەیوەندی بە موازنەوە هەیە ئەوەی کە پەیوەندی بە حەقی خۆمەوە هەیە هەمان شێوە ڕەوایە بۆ حەقەکانی بۆ پێکاتەکانی تریش لەبەرەوە ئەمە مەسەلەیەکی ئاسان نییە ئەمە لە لایەکەوە لە لایەکی تریشەوە بەدەر لە مەسەلە قانونی و دەستوریەکە کە ئێمە قسە لەسەر ئەم بابەتاکەین مەسەلە سیاسەکەیە چۆن ئێمە بتوانین حیزبەکانی خۆشمان لەگەڵ با بڵێن ئەگەر حاڵەتێکیش ئێمە ینی لەسەر بەندەکان بە تەواوەتی لە بەپی خواسی خۆمان لەگەڵیان ڕەنەکەوین بەڵام ئێمە هیچ نەبێ بتوانین پەنابەرینە بەر حیزبەکانی خۆشمان ئەوانیش بتوانین بە پێ و علاقاتانی کە هەیەە لەگەڵ حیزب شیع و سوننەکانە ئەوانیش بکەونە گفتوگۆکردن و ئەوش ئەبێتە پاڵپشتێکی زۆر باش ئێمە بتوانین حەق و مافی خۆمان لە هەرێمی کوردستانە زیاتر بچەسپێنین ناو بەندی یاخود مادەکانی قانونی موازنە باش زۆر باشە دواتر دێمەوە بە تایبەتی لەسەر پەیوەندیەکانی ینی لایەنە سیاسی کوردیەکان لەگەڵ لایەنە شیعەکان بە دیاریکراوی قساکەم لەگەڵ جەناب دکتۆر تا زایمان تا چەند کاریگەریان دروست کردو لە ئێسادا بەڵام کاگێ محمود خۆشناویانی هەندێک
تروسکایی بەدیەکرێت بۆ نمونە بە تایبەتی لە نێو لایەنە شیعەکان و لەسەر وەموشیانەوە بینیمە لە چەند ڕۆژی ڕابردوو فالح فەیاز ینی سەرۆکی دەستەی حەشدی شعبی لە عێراق کۆمەڵێک قسەی کرد کە قسەکان ینی بۆنی ئاشتەوایی لێدێ ینی بۆنی نزیکبوونەوەی لە کورد لێدێ ینی دەیانەوێ مافی کورد ئەم جارە بچەسپێنن بەپی دەستور بەپی ئەو یاسایانی کە هەیە لە عێراقدا و نایانەوێ پشکی هەرێمی کوردستان وەکو ساڵانی ڕابردوو بخورێت ینی ئەم پێداگریانەی یەکێ لە سەرکردە باڵەکانی شیعە ئەتوانین ئێمە وەکو کورد چۆن لێکی بینەوە چۆن سووری لێبینین بە دیاریکراوی لە ئێسادا بەڕاستی بەتاکیت کەس گومانی لەوە نییە کە هەرێمی کوردستان لە ڕووی دەستوریەوە بە شکل لە خاچی عێراق و بە شکل لە دەوڵەتی عێراقی کەس گومانی لەوە نییە کە بودجەی عێراق بودجەیەکی گشتگیرە و پێویستە هەموو هەرێم و پارێزگەکانی عێراق بەشیان هەبی لەو بودجەیە کەس گومانی لەوە نییە کە هێز و لایەنە سیاسیەکان شیعە و سونە سەرکردەکانیان هەمووشۆی سەرکردە سیاسەکانی کورد دەکەن بێچەتی و بە پارتیەوە هەمان شێوە سەرکردە سیاسە کوردەکانیش هەم سەردانی بەغدا دەکەن و پێشوازی گەرمیان لێوە دەکرێت هیچ کەس گومانی لەوە نییە کە لە ڕاگەیاندن وتاری ڕاگەیاندنی سەرکردە باڵەکانیان کە بەڕعیلی یەکەم دەناسرێن ئەوان بە شێوەیەک ئەوە دەدەن بە شێوەیەک و لێدوان دەدەن کە لێدوانیان دیبلۆماسی بن بەڵام لە خواروی خۆیان هەموو ئەوانەی کە ئەرچەند پێسفێردرا لە ناو ئەنجومەنی عێراق لە ڕاگەیاندنەکان ئەگەر متابعەتی باشی ڕاگەنی عەرەبی بین ینی ئەو ئاراستەیە کە دەیانەوێت شارەی عێراقی شەقامی عێراقی بە ئاراستەی دژایەتیکردنی داخوازەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی دیسانەکەەوە هەم کۆی پەرلەمانتارانی عێراق لەسەر ئەساسی دژایەتیکردنی هەرێم و خواستەکانی هەرێمی کوردستان دەنگ بێنێتەوە لە هاوڕەبژانەکانی ئایندا هەموو ئەوانە بابەتن کەواتەوە بەشێکە لە پلانی ینی لایەنە سیاسیەکان و بەتایبەتی مانۆری سیاسیە بەڵێ بۆ دەنگهێنانێن مانۆری سیاسی یەکێک لە سەرکردە باڵەکانی شیعە بەتایبەت سید عمار حەکیم لە کۆبنەوەیەک لەگەڵ شاندی باڵای هەرێمی کوردستان قسەیەکی کرد حەز ناکەم لە ئەعلام باسی کەم وەکو دەڵێن لە مەجالسی ئەمانات قسەیەکی کردووە لەو باشەکە ناتوێت سەرنج نەخێر زۆر خراپ بوو زۆر خراپ بوو جێی سەرنجی زۆربەی هەواڵانمان بوو لە وشاندا یعنی ئێمە بیر لەوە دەکەینەوە بە پێی ئەوانەی کە هەن بڵێ یعنی ئێمە ئەگەر لە هەرێمی کوردستان کۆدەنگ بین هێز و لایەنە سیاسیەکان لەسەر شێوازی مامەڵەکردن لەگە بەغدا هەرێمی کوردستان لەسەر دۆسەی نەوت و دارایی کۆک بن بە دڵنیاییەوە دەتوانن لەگەڵ بەغدا بگەنە ئاستێک کە بتوانن لەو مانۆرە سیاسی کە لە عێراقەوەی کە باسم کرد پەیوەندی بەبوونی هێزە بیانەکانی هەیە لە عێراق پەیوەندی بە بەشدار نەکردنی کووردە لە بڕیاری و دەرهێنانی هێزە سیاسیەکانی عێراق لەگەڵ ئەوەی کۆمەڵە کشتی تریشەوە هەیە شێوەی دەستنیشانکردنی سەرۆکی ئەنجومەنی وەزیران دوازە تێپەڕاندین لە ئەنجومەنی وێنانی عێراق لە هەمان کات ڕۆڵی سەرۆک کۆمار بە شێوازی مامەڵەکردن لەگەڵ هەڵوەشانەوەی پەرلەمان کوتلەی زۆرینەی ناو پەرلەمان دەستیانکردنی ئەو کەسێک کە دەبیتە نوێنەری ئەو کوتلەیە ئەوانە هەموو بابەتە نەمنامێ بچمنە و جزئیاتانە بەڵام بە شێوەیەکی گشتی بە دوو ئاراستەی جیاوازی یەکێک ئەگەر ئەمە ناو هەرێمی کوردستان کۆدەنگ بین لە ناو خودی هەرێمی کوردستان بەر لەوەی بچینە بەغدا لەسەر دۆسیەی دارایی و نەوت شەفاف بین لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئاگادار بکەینەوە لە داهات شێوەی خرجکردنی ئەو داهاتە شێوەی فرۆشتی نەبێت ئەو لایەنەی کە نەوت لە ئێمە دەکڕن یعنی ئەو ڕگرێبەستانەی کە لەگەڵ کۆمپانیەکان واژومان کردووە استحقاقاتی کۆمپانیەکان بەڕوونی بەرامبەر ئەوانەی کە لە دەرەوەی ئاسایشینەتەوەی هەرێمی کوردستانن باز بکرێت بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان ئەوە بابەتێک دەبێت بۆ ئەوەی دیسانەکە یەک پرسیارێکە لە بەڕێستەکەم لە ماوەکانی ڕابردوو وەکو هەم جەنابیش تاماژەت پێدا هەم دکتۆر تاژ ئاماژەی پێدانی وەفدی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی بەڕێز لاوشێخ جەنگی هاوسەرۆکی یەکێتی ینی لە بەغدا بووە ئەنجامی کۆبوونەوەکانی ژەمووی ئەرێنی بوون بەڕاستی لە ئێستاش دایانیەوە تا بۆ نمونە بینی وەفدی پارتی دیموکراتی کوردستان بە هەمان شێوە لە بەغدایە بۆ گفتوگۆکردن بە تایبەتی لەسەر پشکی هەرێمی کوردستان ینی بەڕای تۆ ئەم سەردانانە ئەگەر ئاوا بە جیاوازی بچن یاخود بۆ نمونە ئەگەر هەموو بە وەفدێکی باڵا بچن ئاساییە یاخود ئەمە ژەر ئاسایی ئەگەر لایەنە سیاسی کوردیەکان بەجیا بچنە بەغدا و پەیوەندیەکانی خۆیان لە پێناو هەرێمی کوردستانە بەرجەستە بکەن من پێم وایە سەردانی بەجیا و سەردانی بەیەکشاند زۆر کارێکی ئاساییە یعنی چ بە سەردان کاک شەغلاهور بیت چ کاک ڕۆژنووری شاوێز بێ کە ئەمڕۆ لە بەغدایە پێم وایە زۆر ئاساییە هەرچەندە بڕیار لەوە درا کە شاندەکی باڵی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی سەرۆکی هەرێمی کوردستان سەردانی بەغدا بکە بۆ کۆتاهینان بەو ناکۆکانی لە نێو هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادیەوە هەیە بەڵام ئەمە بەر لەوەی سەردام بکەین پێویستە لە ناو خودی هەرێمی کوردستان ئاشتەوایەک دروستکەین ئەمە باسم کرد لە سەرەتای بەرنامەکە کە نیمچە سەقامگیری سیاسی لە هەرێمی کوردستانی پێویستە بیکەینە سەقامگیری تەواوی سیاسی لە هەرێمی کوردستان تا بتوانین وەفدشاندەکەمان کە دەچێتە بەغدا بە پشتبەستن بەو کۆدەنجە بتوانین شێوەی دیالۆگ لەگە بەغدا و گەیشتن بە ئامانجێک
بە ئەنجامێک عفوان لە هەمان کاتدا بیر لەوە بکەینەوە حکوومەتی اتحادی لەو دانیشتانەی کە باس کرد کە ئەرێنی بوون وشاندەکانی هەرێمی کوردستان وەکو باسشم کرد هیچ لایەنێکی سیاسی عێراق بە ئاشکرا بە تایبەتی سەرکردە باڵەکانیان بە ئاشکرا ئەو مانۆرە سیاسی خۆیان باز ناکەن بە پێچەوانەوە خۆیان بە نزیک هەرێمی کوردستان نزیک دەکەنەوە ئێمە پێویستە وێڕای ئەوەی کە دەبی پابند بین بە یاسای بودجەی عێراق بەو شێوازەی کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و لە هیچ شوێنێکی دنیا نەبووە هەرێمێک بەشێک کە لە دانوستان بی لەگەلایەنێکی سیاسی هەموو هێلکەکانی خۆی وەکەوەی باسەکەن هەموو هێلکەکانی خۆی بخاتە سەبەتەی لانەکەی بەرامبەر لە دانوستان شتی وان نییە ئێمە لەگەڵ عێراق پێویستە بگەنە دانوستانێکی هاوسەنگ مافەکانی هەرێمی کوردستان لەو ڕێککەوتنە بێ لەو لێک تێگەیشتنە بێ لە یاسای بودجە بێ لە یاسای قەرز بێ لە هەر شتێک بێ لە عێراق بە تایبەتی ئێمە ملەفی مادەی 130مان لە بەردەما ملەفی منظومەی دیفاع ینی منظومەی بەرگری عێراق کە پەیوەندی بە پێشمەرگەوە لە بەردەمانە تەسلیحی پێشمەرگە جگە لە موچەی پێشمەرگە ینی کۆمەڵێک بابەتن هەر یاسای بودجەنیە ئێمە بەسپین پابندی بە یاسا بودجە و بابەتەکانی تر بەداوەنێن بۆیە پێویستە هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراق بگاتە ینی سەرای ئەو ناکۆچانەی کە ناو هێزە سیاسەکانی عێراقیش هەیە بەرامبەر سەرۆک ئەنجومەنی وەزیران و لەگەڵ هەرێمی کوردستانیش پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمانی هەرێمی کوردستان شاندی دانوستانی هەرێمی کوردستان بە پاراستنی بەرژەوەندی باڵەکانی هەرێمی کوردستان گفتوگۆ لەگەڵ عێراق بگاتە ئەنجام زۆر باشە دەست خۆش کاک مەحموود بەڵێ دکتۆر تاوەکو ئەوی کە کاک مەحموود ئاماژەی پێدا بۆ نمونە ئێستا سەرکردە باڵەکانی شیعە ینی لە گوتار و ینی کردەوەکانی ڕۆژانەیانە کەیان بینین این بۆ نمونە نەرمیە نوێنن بەرامبەر هەرێمی کوردستان و دەیانەوێت نێوانی هەرێمی کوردستان و بەغدا بەرەو باشی بڕات بەڵام ئێوە ئەم ینی شێوازی ئاراستی قسەکردنە لە بۆ نمونە بە تایبەتی لە نێو ئەنجومەنی نوێنەران و لە فراکسیۆنە جیاجیەکانی عێراق بە سونوشی ئەوە دەیبینن ینی ئەوانیش بە هەمان شێوە هاوڕان لەگەڵ سەرکردە باڵەکانی خۆیان کە بەم شێوازە لەگەڵ هەرێمی کوردستانە مامەڵە بکرێت چکە بەڕاستی ئەمە گەر وابێت ئەرکیەوە ئاسانترە بێ ئەگەر بە پێچەوانەوە بێ ئەرکیەوەی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران لە فراکسیۆنە کوردیەکان قورسە بێ بەڕاستی کاکاوڕێ تۆ ئێمە کە لە پەرلەمانە قساکەین یا لە پەرلەمانە ئەندام پەرلەمانەکانی تر قساکات ڕاستە ینی ئەوەی کە پەیوەندیدارە بە مەسلحەتی عامی خۆیەوە یاخود لە ئەوەی کە مەسەرەن دەری ئەخات ئەوەیە کە لە پێناوی مەسلحەتی گشتیە قساکات بەڵام ئەمە شەر نییە ئەوە بێت کە حیزبەکانیش بە هەمان شێوە هەمان ڕەئیان هەیە ئەوەی لە پەرلەمانە ئەکرێت زۆربەی زۆر خاصەتەن ئێستا لەم زڕوفەی ئێستا کەیبینی مەسەلەی هەڵبژاردن لە پێشە با بڵێن سەر لە نوێ زۆربەی لایەنە عێراقیەکان نایانەوێت تەجروبەی عادل عەبدولوهەدی دووبارە بێتەوە شارع بۆ ڕوژێتەوە سەر لە نوێ وەزعی اقتصادی زۆر خراپە یەکێک لە مشکلانەی کە هەیە تا ئێستا کە بیانووە کە زۆر باسکرا و باسیشمان کرد ئەوەیە کە تا ئێستا هەرێم پابند نەبوو بۆی کە نەوتەکە تەسلیم کە یاخۆی بە ئەو بڕێ کە بوو ئەمانە هەمووی مەلەفاتن کاک هاوڕێ ینی تۆ ینی ناکرێ ئەکرێت تۆ بێ دانیشیت ینی ڕێگری لە قسەکردنی ئەوانش بکەی پێت ناکرێ لەبەر ئەوە تۆ لەبەرەوەی لەزمەیەکت داوە بەدەستەوە لەبەرەوەی تۆ قسەیەکت کردو لەبەرەوەی تا ئێستا پابند نەبووی بە کۆمەڵێک مەسائلەوە کە بەڕاستی بە پێی دەستور بە پێی قانون حق بووە کە ئێمە بەشدار بین لەوەی کە لە موازنەی عامی زۆربەی ساڵەکانی ڕابردووە بەشدار بووینەوە لەسەر و ئەوەشەوە کە بەشدار نەبووین یان نەوتمان تەسلیم یاخود عایداتی غەیری نەوتیشمان تەسلیم نەکردووە عێراق کەم تا زۆر پارەیەکی هەر ناردووە شتێکی هەر ناردووە بۆی کە بتوانرێت معاشەکە بگرێت ئەڵێت ئێستا من نیمە وەزعی اقتصادیم خراپە زیاد لە 70 تریلیۆن بەس عزی مالیم ئەبێت لەم ساڵە ئەگەر موازنەکە تەزیق کرێ بە تەواوەتی ئەمانە هەمووی مەسائلن یعنی هەمووی کێشەی اقتصادیە عێراق پشتی بەستەوە بەرنەوت هیچ واریداتێکی تریتیانە ئەبینێت وەزعی ناوخۆی هەر بە هەمان شێوە تەواو نییە ئەوەتانە ناو بەناو سەفارەتە نێردە دیبلۆماسیەکان باشە غێری ئامادەی کە هەرێمی کوردستان دەری بڕیوە ینی ئەوان چیکەیان ئەوێت بۆ نمونە باشێ سەخۆ نەوتکەی تەسلیم کرێت ئەگەر هەرێمی کوردستان هەڵی تەسلیمیەکەین ئێنا بێ موازنەکە ینی تەزیق بکرێەوە موافقەتی لەسەر کرێ ئەنجومەنی نوێنەران کاکاوڕێ ئێستا ئێمە لەو مەرحەلەیەین کە با بڵێن قاڵبیشی قانونی وەرگرتووە کە موازنەیە و بابەتەکان چۆتە ناو فەقەڕاتی موازنەکە کامە قانون تا ئێستاکانە تەزیق نەکراوە لەبەرەوە چاوەڕێین و بابزانین ئەوەی کە حکوومەتی هەرێم باسێکات کە ئێمە پابندین و جێبەجێی ئەەکەین هەموو لایەک پێی خۆشە تەسەوڕەکەم لایەنە عێراقیەکانیش بە هەمان شێوە لەبەرەوە ئێمە ناتوانین ئێستا پێشەوەی کە هیچ شتێک ڕووی نەیەوە ئێمە بین با بڵێن تەخمیناتی خۆمان بکەین باشە ئەگەر نەکرێ ئاگەر بکرێ حکوومەتی هەرێم بە پێوەی کە باسەکرێ پابندبوونی خۆی بڵێن ڕاگەیاند وڵێ من پابندم بەسەر ئەوەی کە 250,000 بەرمیل تەسلیم کەم و غەیری نەوتیش بە هەمان شێوە
و کاتێکە با بڵێن قانونەکەش تەزیقرا هەربەت ئەوە لیجان چونکە لە زۆربەی فقراتەکانە دیاری کرا و لیجانی مشترک دروستەکرێ ئەم لیجانە مشترەکانە لە بینی حکوومەتی اتحادی حکوومەتی هەرێمایە ئەم لە ڕقابەی مالیەوە بگرە هەتاکو لیجانەکانی تریش ببورن باڵێ کارە فەنیەکانە لەبەرەوە ئەمە لە دواییە ئەمە نەتایجەکانی دەرەکرێت ئێستا من ناتوانم هیچ قسەی بکەم بڵێم وڵاهی لەوانەیە پابند بێت لەوانەیە بکرێت یا لەوانەیە نەکرێت چونکە هێشتا قانونەکە بۆ خۆشی تەزیق نەکراو لە پەرلەمانە بەڵێ باش دەستخۆش دکتۆر تاات دێمە خزمەت جەناب بەڵێ کاک محمودیانی بۆ نمونە ئێستا ئەمڕۆ یەکێک لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنە عەرەبیەکان کەویش ماجدە تەمیمی بۆ ئاماژەی بۆ کردووە کاڵێ هەرێمی کوردستان بۆ ئاراستەیە کە ینی بودجە دیاری بکات بۆ ساڵی 2021 و داهاتەکانیشی دیاری بکات و داهاتەکانی شەفاف و دیار بێت کە نەوتی چەند فرۆشتەوە داهاتی چەند دەستکەوتووە ئەڵێ ئەمانە کاری ئیجابین و ڕێگە خۆشکردن بۆی کە هەرێمی کوردستان و بەغدا زیاتر لێک نزیک بنەوە هەرێمی کوردستان بەم هەنگاوانەی کە دەینێ بۆ نمونە لە بواری چاکسازی و ینی دیاریکردنی داهات و دەرخستنی سەرچاوەکانی داهاتی هەرێمی کوردستان ینی کاریگەرن بەڕاستی بۆی کە هەرێمی کوردستان لە ڕووی شەفافیەوە زیاتر لە بەغدا نزیک بێتەوە دیسانەکە باس لە سەرەتای بەرنامەکە باسم لەوە کرد کە بەشێکی زۆری ئەو کێشانەی کە نێوان هەرێم و بەغدایە هەرێمی چێژ سیاسین باشە ئەگەر کێشەی بودجە و استحقاقاتی هەرێمی کوردستان و بڕیارەکان کە لە ناو بودجە سەسپێنراون ڕێککەوتنەکان ناو بودجەی بەلانی کەم بودجەی 2019 عێراق کارێمی کوردستان پێم وایە ئەمن بەپێی مادەی دووەم جیم کە پابند بووە بە لێبڕینی ئەو مەبلەغەی کە هاوتایە بە 250,000 بەرمیل وێڕای ئەوانە گریمان هەرێمی کوردستان پابند نەبووە لە یاسای بودجە باش لە مادەی 140 باش لە هێزی مۆزوعی تەسلیحی هێزی پێشمەرگە باشە لە مەجلیسی ئیتیحاد لە قانونی نەوت و گاز لە کۆمەڵێک بابەت کە لە باوادی دەستورین هەرێمی کوردستان بەڕاستی بە شێوازێک مامەڵی لەگەڵ دەکرێت کە وەکو نەیار لەناو سیستەمە سیاسی عێراق مامەڵی کرێت بە ئەمن باس لەوە دەکەم بە تایبەتی پاش 2012ەوە یعنی لە دنیاتی 2012 سەرەتای 2013ەوە ئەو ئاراستەیە لە عێراق یانیاری وەکو باسم کرد 2020 گەشەی کرد و بە تەواوی ئەو هێزە سیاسانە تەبەنی دەکەن ئەوانەی کە پەیوەندی بە خودی ناوخودی هەرێمی کوردستان و باسم کرد لە بەردەم هەرێمی کوردستان هیچ ڕێگە چارەیەک نییە جگەلەوەی شەفاف بێ هێز و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان پێویستە کۆدەنگ بن پێویستە لەسەر شێوازی مامەڵەکردن لەگەڵ یەکتر و شێوازی مامەڵەکردنی ناوخودی هەرێم لەگەڵ عێراقیش و لەگەڵ وڵاتانی دەوروبەریش پێویستە ڕێککەون لەسەر هێلە گشتیەکان وەکو ئەوەی کە جنابی مامزال پێڕەوی دەکرد لە ماوەی ڕابردوو یعنی پێویستە هەرێمی کوردستانیش لەسەر سیاسەتی ناوخۆیی ڕێککەوێ و بتوانانی بەرەی ناوخۆی هەرێمی کوردستان بەرەیەکی بەهێز بێت تا بتوانانی سیاسەتی دەرەوەی هەرێمی کوردستان سیاسەتێکی یەکگرتوو بێت لەوەی پەیوەندی بە عێراق و هەر ئەمڕۆ پەرلەمانتارانی بەسڕە لە بڕی ئەوەی باسی هەرێمبوونی بەسڕا بکەن لە بڕی باسی ئەوەی پترۆدۆلاری بەسڕا بکەن لە بڕی ئەوەی باسی استحقاقاتی بەسڕا بکەن لە بڕی ئەوەی کە ئەو کەم و کوڕیانەی کە لە ناو پارێزگای بەسڕا هەیە باس بکەن باز لەوە دەکەن کە خۆیان بەراورد دەکەن بە هەرێمی کوردستان کەم پێم وایە هەرێمی کوردستان بە هەر سێ پارێزگاکەەوە بە هەڵەبجەشەوە کە 4 پارێزگان ژمارە دانیشتوانی هەرێمی کوردستان ئێستا دێمەوە سەر ئەو بابەتەش سێ بەقەد ژمارە دانیشتوانی بەسڕایە بەڵام ئەوان پەرلەمانتارانی بەسڕە باز لەوە دەکەن چۆن دەبێ هەرێمی کوردستان 12.67 بێ و ئێمەش ڕێژەی 16 بێ یعنی ئەوان خۆیان پێیان لە ڕووی ڕێژەی نەوتەکەەوە سەیریەکەن کە بۆ نمونە زۆربەی نەوتی عێراق لە شاری چۆک و بەسڕەوە دەچێتە دەرەوە بەڵام نامنطقیە چونکە ئەوان لە هەمان کات باز لەوە دەکەن کە پێویستە ئیراداتی عێراقی هەموو بستەوە ناو یەک قاسە لەوێدا بەسەر دانیشتوانی دابەشکرێەوە سەر عێراق لە بابەتێکی تر بەڵێ لە هەمان کات بینەوە سەر شێوەی ئەگەر ئەمە باسی ئەوە بکەین کە چۆن بتوانین لەگە عێراق ڕێککەوین ینی ئەمە زۆرمان باس کرد کە هۆیەکانی ئەو دوورخستنەوەی هەرێمی کوردستان لە بەشداریکردن لە بڕیاری سیاسی عێراق باسمان لەوە کرد کە ئەوانەی مافەکانی هەرێمی کوردستان لە بودجە ئەگەر ئێمە هۆکاربینیان عێراق هۆکاربی ئەوە زۆرمان قسە لەسەر وەکرد باشکەن چۆن ئێمە بتوانین لەگەڵ عێراق ڕێککەوین من پێم وایە بێ کۆدەنجی ناوخۆی هەرێمی کوردستان و ڕێککەوتن لەگەڵ هێزە سیاسەکانی عێراق ناتوانین پرۆژە یاسای بودجە بەویستی هەرێمی کوردستان تێپەڕ یعنی مستحیلە ئەگەر هەرێمی کوردستان بە هێز لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بەیەکەوە لەگەڵ هێز و لایەنە سیاسەکانی عێراق ڕێک نەکەون هێزە سیاسەکانی عێراق نەک پەرلەمانتارانی عێراق نەک لە ناو خودی جومەنی وێرانی عێراق ڕێک نەکەون لەسەر شێوازی تێپەڕاندنی یاسای بودجە من پێ بە چەند هەوڵ بدرێ پەرلەمانتارەکانی ئێمە وێڕای ئەوەی کە باسم کرد هەوڵی زۆریان داوە دوو بە دوو لەگەڵ پەرلەمانتاران لە ناو پەرلەمان
لە ناو لیژنەکان کە ئەمڕۆ دوێنێ لیژنەی دارایی پەرلەمانی عێراق باز لەوە دەکات کە پێویستە بەڕێوەبەری گشتی کۆمپانیای نەوتی نیشتیمانی ئامادە بێ لە بەردەم پەرلەمانی عێراق و بۆمان باسکە شێوازی ڕێککەوتن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان چۆن بۆ لە هەمان کات کۆمەڵێک بابەتی تریشەوە کە پێویستە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئامادە بن تا ئەوان بتوانن پەیوەندی بە قەرزەوە هەیە پەیوەندی بە ئەو منحانەی هەیە کە حکوومەتی عێراق وەریگرتووە لە ماوەی ڕابردوو تا سیوێکی 2020 من پێم وایە ئەگەر ئێمە لە ڕووی سیاسیەوە لەگەڵ عێراق ڕێک نەکەوین ناتوانین نە لە ڕووی فەنیەوە لە ڕووی ئیداریەوە ئەنجومەن یاساکە ئەم هەنگاوانە ئەبینرێت کاک محمود یانی ئەم هەنگاوانە یانی دەستی پێکردووە بە ڕای جەناب وەکو چاودێرێکی سیاسی بەڵێ لە ماوەی ڕابردوو لە هاوتەریب لەگەڵ کۆبوونەکانی کاقوباد و شاندەکەی لە بەغدا هاوتەریب لاهوری شێخ زەنجی هاوسەرۆکی کوردستان لە بەغدا بوو لە هەمان کات سەرۆک کۆمار کۆبوونەکەی لە سەرۆکاتی کۆمار لەگەڵ هێزولانە سیاسەکان لە هەمان کات ئەمڕۆ وەکو بۆی باس کرد ڕۆژنووری شاوێز لە بەغدا بۆ کۆبوونەوە بەڵام ئەوانە کافی نین ئێمە پێویست بەوە دەکەین لە ناو خودی هەرێمی کوردستان کۆک بین لەسەر ئەوەی چۆن مامەڵە لەگەڵ بەغدا بکەین چۆن مامەڵە لەگەڵ ئەو یاسایە بکەین وەکو بینیمان لە یاسای قەرز بۆ پڕکردنەوەی کورتهێنان هەر بیریان لەوە نەکردەوە کاری میکنن تێشیان پەڕاند ئەوە ئاماژەیە کاک هەوڕێ ینی ئەمە حەق نییە ئەمە بە تەفاعولەوە تەعامل لەگەڵ ملفکەین لە عێراق یعنی بەڕاستی سیاست و دانوستان بە تەفاعول نییە ڕاستە ئەوانەی کە بە تەفاعول بە ئەمەلەوە تەعامل لەگەڵ کەیسان دەکەن پێویستە پشت بە کۆمەڵێک فاکتەر ببەستن کە منطقیان بەهێز دەکە لەگەڵ عێراق ئەمن پێم وایە بەبێ ڕێککەوتنی سیاسی منطقی نەک پەرلەمانتارانمان نە ئەوانەی کە لە ناو پەرلەمانی عێراقشن ئێستا قسەیەک باوە لە عێراق زۆرینە و کەمینێ سەپێڕەوە بەڕاستی لەوەیە دکتۆر تەها و حاڵەتە بزانی لە ناو پەرلەمانی عێراق زۆربەی سەرۆک کوتلەکان یان سەرۆک حزبەکان دەڵێن وەڵاهی ئەندام پەرلەمانەکان بەگوێ ئێمە ناکەن یعنی ئەندام پەرلەمانەکان تەمەڕودیان کردووە لەسەر کۆمەڵێک بابەت بە قسەی ئێمە ناکەن ئەمە وانییە ئەوە مانۆری سیاسیە ئەوە مانۆری سیاسیە بۆ تێپەڕاندنیان یعنی لەوە ڕعیلی یەکەم لە سەرکردەی هێزە سیاسەکانی عێراق پەیوەندیەکانی لەگەڵ هەرێمی کوردستان بەردەوام بێ بەڵام لە ناو پەرلەمانی هەموو ئەوانەی ویستیان تیان پەڕان زۆر باشە دەستخۆش بڵێ دکتۆر تا ینی کە ڕەوشەکە ئاوها بەم شێوە ئاڵۆزە بێت کە بۆ نمونە ینی چاودێرێکی سیاسی وکو کاک محمود خۆشنا و وێنای بۆ دەکات ئەبێ کاری ئێوەکو ئەندامانی ئەنجومەنی نوێنەران کە لە ئێستادا گرنگترین ینی پرۆژەکە لە بەردەستانەویش پرۆژە یاسای بودجەی 2020 عێراقە یعنی بێ بەڕاستی ئەم پرۆژەیە چەند بخایەنێت و کاتەکەی کە خوێنەوەی بۆ دەکرێت چەند بێت ئاخۆ ئەگەر هەتا درێژە بکێشێت ئەمە لە بەرژەوەندی چێ دەبێت و چێ زیان دەکات بە گشتیانی خوێنەوەتان لەم ڕۆ چۆنە دکتۆر تا کاکەوڕێ مەسلەی اتفاقاتی سیاسیە بە بڵێن مەسلەی ئەوەی کە ئێمە لە ناو پەرلەمانیان پەیوەندی بەوە نییە کە ئێمە متەفائیل بین یا متەشائیم بین لە بەرامبەر ئەو پێشاتانێک هەیەتە پێشەوە ئەمە هەمووی اتفاقاتی سیاسی و معادلاتی سیاسیە ئەمە هەمووی ئەو پەیوەندی سیاسیانەیە کە لە نێوان هێز و لایەنە عێراقیەکانە هەیە چەندێک بۆ من ڕەوایەکو باسم کرد ئەوەنەش بۆ ئەوان بۆ بەرامبەرەکەت ڕەوایە پەیوەندی بۆ نییە کە من دیفاعکەم یا دیفاع نەکەم مەسەلەکە لێراوەی کە تۆ چۆن گەمە سیاسەکە ئەبەیتەوە چۆن زەختەکەی کارتی فشارەکانت چین بەڵام بە قەنەعەتی من تا ئێستا کارتیش فشاری ئێمە لاواز بووە لەبەرەوەی کاتێکە بەسڕە باس لە داهاتی هەرێمەکات یاخۆ باز لە نقاتەکە ڕەنگە لە دژی من بێ یاخۆ لە بەرژەوەندی منانە بێت مەسەلەکە ئەوەیە کە من پابند نەبوومە یاخۆت عوزرێکم ماوەتە دەست بەرامبەرەکەم کە ئیتر تۆ هەر ناویشی لێنی منافیسی لێنی مشارێکی لێنی هەر ناوێک بێ لەبەرەوە تۆ لێرە گەمەیەکی سیاسی هەیە تۆ چۆن گەمە سیاسەکەی خۆت لە بەرامبەر نارەکەت لە بەرامبەر منافیسەکەت لە بەرامبەر هەر ئەو کەسەی کە لە پەرلەمانایە تۆ چۆن یەد ئەو گرەوە ئەبەیتەوە لە مەسلحەتی خۆتە ئەمە هەمووی پەیوەندی بە و با بڵێن علاقاتانەوە هەیە کە لە نێوان حیزب و لایەنە سیاسیەکانەوە هەیە و خۆشتە باش نقطەیەک تریش با ئێمە ئەگەدار بێنی عێراق هەر ئەوە نییە بڵێن پێک هاتوێ لە شیعە و سوننە و یاخود ئەو لایەنانەی کە ئیبینی لە ساحی سیاسیە و قسەی زۆر سیر و سەمەرە ئاکەن تۆ ئەگەر ئێمە دیقەت بین لێرە لە ساحی سیاسی عێراقیە ئەمریکای لێیە ئەوروپای لێیە زۆر بە قورسی ئێرانی لێیە کە زۆر جارە بێتە هۆی ململانێکی تون لە نێوانیانە ئەمانە هەمووی معادلاتی سیاسین یعنی دوور نییە ڕەنگە ئەمانە هەمووی پەیوەندیدار بن و دڵنیاشم لەوەیە کە پەیوەندیدارن لەوەی کە تۆ چۆن موازنەی عێراقی چونکە هەمووی پەیوەندی بە مەسلحەتی تیجاریەوە هەیە بە مەسلحەتی ئابووریەوە هەیە کە ئەم لایەنە کە ئەم وڵاتانە لە مۆنتیقەیە هەن کەواتە هەموو کار لێکە دەرەکیە و ئیقلیمیە ژەمان هەموو کاریگەری خۆیان نەبێت بەڕاستیانی لەسەر ئەم دڵنیا بە کاریگەری خۆی هەیە و کاتێکە قاسم سلەیمانی لێرە بوو یاخۆ بردماکۆک ئەو فترانی لێرە بوو ینی ڕەنگە کەم تا زۆر ئێماگامان لێ کاتێکە پۆستێکە هاتە پێش و یاخۆ ڕێز و سەرایە وەزیرە کاتە پێشەوە ئەمانە خۆیان ژێرا و ژێر ڕێەکەوتن و هاتن
ئەم عادەلاتانیان یەکلا کردەوە عێراق مەسەلەن هاتەوە دۆخی بڵێن ئاسایی خۆی لەبەرەوە ئێستاش هەر بە هەمان شێوە ئەو با بڵێن منافەسە هەیە لە نێوان با بڵێن دەوڵەت ئەقلیمیەکان و زلهێزەکان ئەمە چ جایەوەی کە گەر تۆ بیتە ناو لایەنە سیاسی عێراقیەکان خودی خۆیان جا بە شیعە و بەسونەوە لەگەڵ پێکاتەکانی ترە جاگەر بڵێن وەکو خۆمان وەکو کورد لەبەرەوە مەسەلەکە هەر ئەوەنە با بڵێن حاڵەتێکی سادەیی نییە گە تۆ لە سەیریکەی دیارە لە چەند لایەکەوە ئەتوانرێت ئەم مەسەلەیە یەکلا بکرێتەوە بەڵام ئەوەی کە پەیوەندیدارە بە ئێمە بتوانین چیمان لەبەردەستا هەیە مەبەسم بۆیە ئێمە ئەندام پەرلەمانەکان ڕەنگە ئێمە تا حدێک دەسەڵاتمان محدود بێ بەڵام لایەنە سیاسەکانی تر وەکو حیزبەکانی خۆمان ئەوە ناتوانن ڕۆڵێکی کاریگەرتر ببینن لەگەڵ هێز و لایەنە سیاسی شیعە و سونیەکانە بەپێی ئەو علاقات و ئەو ئەجەندایی کە خۆیان هەیەە بەڵام لە هەمان کاتیشە کۆدەنگی زۆر زەڕورە یعنی ئێمە هەتا کۆدەنگ بین لەسەر ئەوەی کە چۆن بتوانین ئەم وازنەی لە مەسلحەتی هەرێمی کوردستانە یەکلا بکەینەوە ئەوە هەڵبەت ئەوە بە قازانجێکی زۆر بۆ ئێمە ئەگەڕێتەوە لەبەرەوە هەم وەزعی عێراق بۆ خۆی لە ڕووی ئابووریەوە وەزعێکی زۆر خراپی هەیە هەرێمیش ئێمە ئاگدارین کە موچەخۆرانی ئێمە لە چ وەزعێک و بارودۆخێکە ئەژین و بە عامەی خەڵکەکەش لە چ وەزعێک و بارودۆخێکایە لەبەرەوە زەڕورە کە ئێمە بە هەر وەسیلەیەک بێ ئێمە بتوانین ڕێکەوتنێکی سیاسی پێش ئەوەی کە ڕێکەوتنەکە دڵنیاشم هەرواش ئەبێت چونکە تۆ پێش ئەوەی کە قانونەکە تێپەڕێنرێت ئەبێت ڕێکەوتنێکی سیاسی بکرێت و چۆن ئەم قانونە با بڵێن چۆن ئەم چێکە کە لە قانونەکە بڵێن دیاری کراوە چۆن دابشکرێن لێوان لایەنە سیاسەکانە بەپێی ئەو استحقاقی کە هەیە و بەپێی ئەو معادلاتانی کە باسمان کرد ئەمەوێت دو قسەی جەنابی شەدوەرگرم دوجار بچمەوە لای کاک محمود بەڵێ ئێمە دڵنیابن لەوەی ینی دڵنیای خەڵکی خۆمانەکەینەوە چیمان لەتوانایە هەبوو هەم حیزبەکانیشمان بە هەمان شێوە چیان لەتوانە هەیە درێغی ناکەن و چیش ئێمە وەکو ئەندام پەرلەمانەکان کە ڕۆڵی خۆمان وەکو ئەندام پەرلەمانی لە علاقاتی خۆمان لەوەی کە چیمان لە دەسابێت لە ناو پەرلەمانە ئێمە جێبەجێیەکەین و بەپێی ئەو سنوور و دەسەڵاتی کە خۆمان هەمان و دڵنیاشم حیزبەکانی خۆشمان هەر هەمان نیەتیان هەیە بۆ ئێمە بتوانین بگەین نەتیجەیەک و خەڵکی خۆشمان لە بارودۆخە ناخۆشە ڕزگارکەین و لە هیچ نەبێ بتوانین وەزعێکی تازەتر و باشتر بۆ خەڵکی خۆمان دابین بکەین بەڵێ کاک محمود ئەمەوێت دو قسەی بەڕێزیشە وەربگرم و کۆمنتی تۆش لەسەر بۆ نمونە هێزە ئیقلیمیەکان و ئەمریکا بە دیاریکراوی لەسەر پرۆسەکە بزانم چونکە دکتۆر ئەو خاڵی وروژانەوە گرنگ بوو بەلای منەوە بەڵێ فەرموو بەتەکید نیسانەکە دێڵێمەوە بۆ چارەمین جارە لە سەرەتای بەرنامە باسم کرد کە باسم کرد لە سەرەتای یانیاری 2020 لە پاش حادیسەی مەتار کۆبنەوەی ئەنجومەنی یۆنانی عێراق بەبێ بەشداری کورد بۆ دەرهێنانی هێزە بیانەکان لە عێراق و بەشدارینە کوردنی کورد ئەوە واتایە دەگەینی ناکۆچی نێوان نەمیست خوردی کەمەوە و ناکۆچی نێوان ئەمریکا و ئێرانە لەسەر خاچی عێراق و ڕەهەندی زۆر ڕەهەند لەو بابەتەوە لە خۆ دەگرێت بە تایبەت وەکو باسم کرد قاڵبدانی هەرێمی کوردستان لەوێ دەست پێ دەکات یعنی هەنگاوە عملیەکان بۆ قاڵبدانی هەرێمی کوردستان بەهۆی نەبەشدارینەکردنی لەو بڕیارە لەلایەن ئەو لایەنانەی کە پێیان وابوو پێویستە کورد بەشدار بێت لەو بڕیارە لە هەمان کات ئەمریکا کە هیچ هەنگاوەی جگە لە پارێزگاری هەرێمی کوردستان بەو حدەی کە هەیە نەگرتە بەرامبەر بە لە بارودۆخی سیاسی عێراق ئەوەی کە دوا کۆمنتم لەسەر ئەوە دەمەوێت شتێک باسکەم لە بیرم کرد 12.67 دکتۆر تاش ئەوە ئەزانێ و پەرلەمانتانیش ئەزانن پاڵپشت نییە بە هیچ داتایەک یعنی داتای وەزارەتی بازرگانی عێراق و داتاکانی وەزارەتی پلاندانانی عێراق زۆر لەو ڕقەمە زیاترن بەڵام لەناو بودجەی 2019 و لە بودجەی 2021 چەسپێنراوە بۆیە یعنی ئەوانە ئاماژان پێمان دەڵێن کە پێویستە کە چۆن مقتدە سەدر داوای ئەوەی کردووە نێوماڵی شیعە ڕێک بخرێتەوە چۆن سعودیا و ئیمارات لەلایەکەوە و قەتەر و تورکیا لەلایەکی ترەوە خەریکی ئەوان شتی تازە لە نێوماڵی سونە دروست بکەن پێویستە هێز لایەنە سیاسەکانی کوردیش بیر لەوە بکەنەوە کە ماڵی کورد ڕێکخەنەوە ڕێخستنەوەی ماڵی کورد بەمانای ناگەینی کە شەفافیت دۆسەی نەوت و دارایی شەفاف نەمن بە پێچەوانەوە یەخستنی نێوماڵی کورد بۆ ئەوەیە ئێمە هەم ناو خۆمان شەفاف بین بتوانین حکوومەتێکی ڕەشید و باش دروستکەن لە هەرێمی کوردستان خزمەتی هەوڵاتیان هەرێمی کوردستان بکەن ئەو معاناتانەی پەیوەندی بە موچە و ژیانی گوزرانی خەڵکی کوردستانەوە کۆتایی پێبێت و لە هەمان کاتیش پەیوەندەکانمان چ لەگەڵ بەغدا بێ چ لەگەڵ هێزە نێودەوڵەتیەکان و ئیقلیمیەکان بێ بەو ئاراستەیان کە لە بەژۆری هەرێمی کوردستاندا بەڵێ سوپاس بۆ هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاک محمود خۆشنا و چاودێری سیاسی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لە بەرنامەی پانۆراما لەگەڵ مامبوویەوە سوپاس بۆ دکتۆر تا محەممەد ئەمین ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە بەغداوە لەگەڵ مامبوو سوپاس بۆ ئێوەش کە تام ساتە بینەرمان بوون خواتان لەگەڵ